سڵاوتان لێبێت لە نەخۆشخانەی هیوام کە بەمانای وشە بۆتە هیوا بۆ نەخۆشانی شێرپەنجە من لە ئێستادا لە بەشی فریاکەوتنەکەم و بەشی یەکێک لە بەشە گیرنگەکان کە ئەوانەی بەتایبەتی کە بەشێوی لە شوەکان دۆخیان ناجێگیرە دەهێنرێنە ئێرەوە دوای چارەسەوەرگتن دەبرێنە قاوشەکان ژوورەکانی دیکە من لەم بەشە نامێنمەوە دواتر بەشێکی زۆری بەرنامەکەم دەبەمە لای ئەو نەخۆشانەی کە دوای توشبوونیان بە نەخۆشیەکە ئەلحەمدولیلا چارەسەریان وەرگرتووە و نەخۆشیەکەیان تێپەڕانوە بەڵام پێش ئەوە دەچمە لای هەم پزیشکان هەم لای ئەو نەخۆشانە و کەسوکاری نەخۆشەکان بۆ ئەوەی باس لە نەخۆشیەکە و پزیشکانیش باس لە معاناتی خۆیان بکەن لە ڕۆ تەندروستیەکەوی کە چی پێویستە بۆ نەخۆشخان نەی هیوا بکرێەوە بۆ نەخۆشانی هیوا بکرێ و دواتریش لە بەرنامەکەدا ئەو نمونانە دەخینە ڕووکە وەکو ئاماژە پێک و سپاس بۆ سەرکەوتوو بوون لەگەڵمانە. دکتۆر سەرتا پێم بڵێ ئەم بەشە گرنگی ئەم بەشە و ئەرکی ئەم بەشە چی؟ سەرەتا بەخێر بە سەرچاوم بەشی فریاکەوتن بە نسبەت نەخۆشخانەیە بەشێکی تازەیە تقریبا لە 2021 ئەو ناوە تقریبا کرایەوە بەشی فریاکەوتن هەر ناوخی خۆی بەخۆیە لێرە هەر حاڵەتی ئەبنۆرماڵیتی ڕۆدا کە نەخۆشەکانی هیوا پەتەوازە نابێت جاران نەخۆشێکەکە بڵێن لە ڕانێ لە قڵازێ لە گەرمیان لە شارە زۆر حاڵەتێکی ناتەبیعی بە دروست بووە نەخۆشێکە برای نەخۆشخانە شاریان لێرە ئەم ژوورەکە و ژوورەکە و نەبوو بەس لێرە هەر حاڵەتێکی ئەبنۆرماڵیتی ڕووبە بەس پەیوەندی بە شێرپەنجەوە هەبێ یەکەم جارێتە ئەم بەشەی ئێمە لێرە فریاگوزاری سەرەتایی بۆ کرێت بۆ نەوە چارەسەی سەرەتایی ئەگەر ئازارشێن بێ بۆ نەفەحس و ئەوانەی کە پێویستەکە دواتر ئەم نەخۆشە هەڵسەنگاندێکی بۆ کرێ ئەم نەخۆشە پێویستەکە بچێتە قاوشەکان داخل بکرێ یانەوەی نەخۆشەکە بنێرترەوە بۆ ماڵەوە ینی گرنگیان بەشە لە چاو ینی کرانوێن بەشە گرنگێکی تایبەتی هەیە ئەمەیە هەموو لۆدێکی کەمتر دروستە بێت لە ناو نەخۆشخانەکەیەوە هەم نەخۆشەکان دەتوانن چارەسەری تەواو وەربگرێت دواتر بنێرترەوە ماڵەوە. ئەوەی بە دواداچون دوای 2014ەوە ڕێژی توشبوون زیادی کرد بۆ هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێنیتەوە بۆ خۆی ئەمەیانە بێ پسپۆڕی پزیشکی پسپۆر لە ڕاستی وەڵامتان باتەوە بەڵام ڕاستە ڕێژەکەی زیادیەوە بەس ئەلحەمدولیلا ڕۆژەی چارەسەریشمان لە نەخۆشخانەی خۆمان زۆر باشە لە چاو ساڵانیکە ئەلحەمدولیلا نتیجەی چارەسەرمان زۆر باشە مەڕەت ئەمڕۆ بینیتان لە کۆنگرەکە کە بەڕێز دکتۆریات نەخشبەندی وەکو بەڕێوەبەری نەخۆشخانە بەدوانیە ئەلحەمدولیلا ڕێژەکەشمان باشە لە چاکبوونەوە بەس هۆکار و هۆکاری توشبوونەکەوانە ئەوانە پزیشکی پسپۆڕی وارەکەی خۆ بەڕاستی وەڵامتان جەناب وەکو پزیشکی پەیام و چێ بۆ کەسوکاری نەخۆشەکان و نەخۆشەکانش کە بەڕاستی هاتنە هیوا بمانەی کۆتایی دنیانی وڵاهی من هەمیشە بە ئەوە بە نەخۆشەکان دەڵێم شێرپەنجە یەکسان نییە بە مردن ینی ئەلحەمدولیلا ئێستا نەژەی چارەسەرمان زۆر باشە ئەلحەمدولیلا زۆر هیوا بەرەپێشوونێکی باشی بەخۆی بینیوە نەک لە هیوا لە هەموو دنیاە ئێمە وەکو نەخۆشخانەی وە تەنها داوامە لە هەوڵی نەخۆش و نەخۆشە ڕێزەکانەوەی لە ڕاستیە هاوکارمان بن بۆ ئەو بتوانین خزمەتێکی باشتریان بکەین چکم بەڕاستیەکێ لە گرفتەکانی ئێمە وەکو ئەم بەشە وەکو بەشی فریاکەوتن هاوڵی نەخۆش بە پێویست هاوکارمان نابێت ساری وایە نەخۆشێکیت 6-7 کەسی لەگەڵە یعنی وایە ئێمە نەتوانین بە پێویست خزمەتی نەخۆشەکە بکەین من لێرەوە بە هەموو نەخۆشەکان ئەڵێم ئەوان خوشک و داک و براو کەسوکاری ئێمن من هەمیشە پیان ئەڵێم بەڵام ئێوە وا مەزان ینی وا بزان لە ماڵی خۆتانی هیوا حسابی ماڵی خۆتانی بۆ لەگەڵ تا علی کاک دکتۆر خانم سڵاوتان دەبێ هۆکاری هێنانی ئەم گوڵە چییە؟ وڵای هۆکاری هێنانی ئەم گوڵم هۆکاری هێنانی ئەم گوڵم بۆ ئەم نەخۆشخانەیە دڵسۆزی پزیشکان و کارمەندانە ویستم بە گوڵێک سپاسیان بکەم هەرچەندێ ناتوانم سپاسیان بکەم خۆی گەورە پاداشتیان باتەوە زۆر دڵسۆزانە خزمەتی دایکمیان کرد بۆ ماوەی 6 ساڵ کە ئیستا دایکم لە ژیانان نەماوە ویستم بەس لە گوڵێ پێشکەشیان کەم زۆر سپاسیان کەم هەست بە ماندووبوونی دکتۆر و کارمەند بەتاکید ئێمە بۆ ماوەی 6 ساڵە لەم نەخۆشخانەین هەستمان نەکردو بۆ شووامان زانی بۆ ماڵی خۆمان ئەڕۆین بە تایبەتی کارمەندان هەر هەمویان پزیشکان هەنی زۆر ئەوەی کە ئێمە ماندوو نەبووین و مابووینەوە لەسەر پێی خۆمان بوەستین و خۆڕاگر بن بەرامبەر ئەو نەخۆشیە دڵسۆزی کارمەندان وای لێکردین خی گەورە لە دایکی بەڕێستان خۆش بێت و بەرزتان باتەوە دکتۆر تا چەند ئەمە لەلایەکەوە ڕاستە مردنە ناخۆشە بەڵام لای خۆی دڵخۆشیە لەوەی کە خاوەن نەخۆشیەکە ئێستا کۆچی دوایی کردووە وەفای هەیە و مانوبوونەکەی ئەوەی لەبەرچاو هۆکار چی وای کردووە ئاوا مانوبوونی ئێوە لەبەرچاو بێت وڵای من تاکە هۆکارێک بۆ گەڕمە ئێمە وەکو ستافی نەخۆشخانەی هیوای لە پرزگەی و هەتاکاتە بە ڕێوەری نەخۆشخانەکە
حسابی نەخۆش ناکەین حسابی هاوڵی نەخۆش ناکەین لێرە حسابی هاوڕێ حسابی برا خوش ئەمانەیە یەکێک لەم نەخۆشانم نەخۆشەیە ئەین تەسەورەکەی کەیەنەوە بەلامان زۆر پێ خۆش الحەمدلله باشە بنەوەهانێکشی کەوفاتەکەیتەوە ئەجەل و تەمەن خۆی گەورە هەرونە تەمەنیاوە بەو کەسە بەس تەناوەکارەکەی ئەمەیە دڵسۆزی و بەدەمەوەچوونی کارمەند و پزیشک و لە پرزگە تاکو بەڕێوەبەری نەخۆشخانەکەی ئەمە هۆکارە بۆی نەخۆشەکان بەردەوام ڕاستی ینی هاوڵی نەخۆشەکان سەرمان لێ بن و دەستخۆشیمان لێ بکەن سپاس بێزانینیان نەبێ ئەمەش سپاسیانەکەین بەڕاستی ئەوانش چاکەی خۆیانە کە دەستخۆشیمان لەکەن ئەوە هاندەریشە بن بۆ ئێمە بۆی بتوانین زیاتر خزمەتی نەخۆشەکانی کە و هاوڵی نەخۆشە ڕێزەکانی بکەین. جناب وەکو پزیشکی پێمان خۆشە پەیامە چێ بۆ کەسوکاری نەخۆشەکان و خودی نەخۆشەکانیش کە بەڕاستی تا چەند لایەنە دەرونیەکە گرنگە بۆی بەسەر نەخۆشەکە دازان. بەنسبەت نەخۆشی شێرپەنجە خۆتەزانانی نەخۆشێکی سەختە ینی نەخۆشێکی ئاسان نییە لەبەرەوە ئەوەنەی کە ئێمە عیلاجەکانی ئێمە ئیسیفادەی هەیە ئەوەنش پشگیریکردنی نەخۆشەکە و خێزانەکەی کە ئاگیان لێ بێت و ئەگەن لەلایەن دەرونی نەخۆشەکە بێ ئەوە لەلاوانە ئیسیفادەی هەبێ لەبەرەوە ئێمە دایما ینی ئەوە بە نەخۆشەکە و بە خوتی خێزانەکەشی ئەڵێن بە دائیمان یعنی مەسلەکە مەسەرەن بە پۆزیتیڤی ببینین بە گەشتبیرانە سێری بکەن وەکو نەخۆشێکی ئەتیادی سێری بکەن بە عیلەکە ئەڵێن ئاگاتان لێ بدڵی بەنەوانێ بە تایبەتی ئەو وەختانێک کە چارەسەرەکان وەرەگرێت و چارەسەری کیمیایی بێ خۆتەزانێت کە چارەسەری کیمیایی گاڵتە نییە نەخۆشنی چارەسەرێکی ئاسان نییە پرچی نەخۆشەکە وەرەکە بە تایبەتی زۆر سەختە بۆ ئافرەتان بۆی ئێمە دایما داوای ئەو لە خێزان لە دەوروبەری لە هاوسەرەکەی لە مناڵەکانی ئەەکەین کە ئاگیان لێ بدڵخۆشی بنەوە تاکو ئەو چارەسانان تێ ئەپەرانە و ئەتر وردە نەخۆشەکە خۆشی لەگەڵ بارودۆخەکە یاڕایەت لە بەشێکی ئەم بەرنمەیە چوینەتە لایوانی کە نەخۆشەکان تێپەڕان و سواز بۆ ئومێد بەخشە کە ژمارەیەکی زۆر نەخۆشەکە تێپەڕن کە پێش لەوجه ئێمە وا تێگەیرابین ئەوەی بێ بۆ نەخۆشخانەی هیوای تێبێ بە وەکۆڵە کفنەکەەوە بچێتە دەرەوە ینی کۆتایی دنیاە بەڵام ئەلحەمدوللا بە پێچەوانەوە بین نالەخوا بەزیابێ ئێستا ڕژەی چارەسەر زۆر برزە تەنها ئەو نەخۆشانەی کە تەنانەت ئەو نەخۆشانەی کە لە دەرەجە چواریشان ئێمە چارەسەر وەرەگرن بۆی نەخۆشەکەیان بوەستێت بەداخەوە لە دەرەجە چوارە ئەوە نییە بڵێ نەخۆشەکە بە تەواتی چارەسەرە بێ بەڵام ئەوانش چارەسەر وەرەگرن بۆی نەخۆشەکە بۆستێ و زیاتر بڵاو نەبێتەوە بەجسمیانە لەبەرەوە لە ئێستای ڕژی چارەسەر زۆر باشە زۆربەی قۆناغەکان چاک ئەبنەوانێ و چارەسەری زۆر باشمان هەیە ئەو چارەسەرانی کە لە وڵاتە زۆر پێشکەوتەکانە هەیە لێرە هەیە و بەکاریشێت و الحەمدوللا ئەتوانین بڵێن نەخێر شێرپەنجێکسانێ بە مردن و چارەسەری هەیە و ئەکرێن نەخۆشەکە بەرەوە و بارودۆخی جارانی کۆتا پرسیارم بۆی زیاتر کاتە نەگرم چی پێویستە بۆ نەخۆشخانەی هیوا بکرێت لە ڕووی دەرمان لە ڕووی پزیشک لە ڕووی بینا چی پێویستە هیوا زۆر شتی پێویستە ئەگەر من بۆت باس بکەم لەوانێت تا ئێوارە تەواو نەبین لەبەرەوەی یەکەم شت سێری بە سێری خەستەخانەکەکەن کە سێری ئەو قەرەباڵغەکەن لەسەر خەستەخانەکەیە بەڕاستی ئێمە جێگەی خەستەخانە نییە بە زۆر تەحملی ئەو ڕێژەی نەخۆشانەی گرتووە وەکو بینان نەخێر هیچ ینی گونجاونی و پێویستە خەستەخانێکی گەورەی باشتری بۆ دابین بکرێ ئێمە وەکو بینا وەکو دەرمان ئێمە ئەو دەرمانانی کە هەیە بەڕاستی هەنێک دەرمان هەن زۆر گران بەهان زۆر گران بەهان ینی بەداخەوە یەن و زۆر زووتەوە ئەبن چکە وەکو ئەبینن ڕێژەی نەخۆشەکە و ڕێژەی توشبوان زۆر بەرزە لەبەرەوە هەنێک دەرمان هەیە زوو لێمان ئەبڕێ و زۆر پێویستیشن نەخۆشەکان زۆر ئیسیفادەیان لێ کردو بۆیە بەڵێ لە ڕووی دەرمانیشەوە لە ڕووی بیناشەوە ئێمە پێویستیمان بە هاوکاریکردن هەیە کە ئەمە بەڕاستی ئەرکی حکوومەتە بەڵام داوامان ئینشەڵا لە خێرخوازان و ئەو کەسانش هەیە کە بەردەوام هاریکاری ئەم نەخۆشانە بن. باسی لەو بکەن کەی بوو کە باوکتان هاواڵی نەخۆشەکەیتان پێگەی و تا چەند لە نەخۆشخانەی هیوا خزمەت کرا بە نەخۆشانی هیوا سەرتا بەخێرم سەر چاوی خوا بەخێر مەزتان کێشە وڵات سەرتا لە مای شەشەوە پێمازانین باوکم نەخۆشە لە 15 شەشەوە تۆ لە کاتیەوە سەردای نەخۆشانی هیواکەین لەخوا بەزیابی ئەم نەخۆشان هیوا فریاڕەستە بۆم خەڵکە زۆر جێ ئومێد و جێ دەستخۆشیە ئیشی جوانیان کرد بۆ خەڵ زۆر سوپاسیانەکەین و یاخوارشان ساغ بێ و هەنی خزمەتگوزاری زۆر چاک و فولە جنابتان لەکوێ دائنیشن ئێمە لە منطقەی پێنجوێنی لە پێنجانی ڕۆژانە سەردانەکان هەفتانە سەردانەیان بەردەوام لێرن وڵا بەردەوام دوو هەفتە جارێ سەردانەکە بە موعیدەکان موعیدی وایە ڕۆژی وای هەفتەی جارێ کاتی وایە دوو هەفتە جار ئاوا بە گوێرەی کاتەکان جناب بە حکومی ئەوەی لە تقریبا 6 مانگ زیاترە لەم نەخۆشخانەی
پێت وایە چیتر پێویستە بۆ نەخۆشخانە بکرێت لە حکومە چیتر بۆ بکات ئایا دەرمانە ئایا بیناکە گەورە بکات چیتر پێویستە بیناکەمان زۆر بچووکە بینان نەخۆشخانە بچووکە پێویستی بە بینای گەورەترێ بینایەکی باشترێ هەنا کارمەندەکان هەمی کەسی چاکن دەستیان خۆش بێ لە شان ساغ بێ درێغی ناکەن بەڕاستی فریشتە هەسا ئیشەکەن لە دووبارە دەستیان خۆشە بە دڵنیاییەوە مانون دەبن ئەوەی کە تێبینی دەکرێت هەندێک جار نەمانی دەرمانە ئەمە ڕوبەڕووی ئێوە بۆتەوە ئەوڵا لەخواوە ئێمە تاسێت چیاتوین عیلاجەکە هەبووە ناو دەرمانەکان وەک پێویست بەکارێمە بۆیان کردوین هەبوو لێرە بڵێ لەوەی کە لە ماوەی ڕابردوودا دەزانین کە ژمارێکی زۆر بەداخۆ لەم دوایەدا تووشی نەخۆشی شێرپەنجە بوون بە تایبەتی بەشێکی بۆ کارگەکان و بۆ پیسبوونی ژینکە و بۆ ئەوە دەگەڕێتەوە تا چەند ئێوە پزیشکەکان کارمەندەکان ڕێمای ئەویان داوە کە خۆپارێزی بکەن تایبەتی هۆکارەکان بۆچی ئەگەڕێنەوە زۆر کارکەوە قسەتان لەگەڵاکردن بۆ توشبوون بە شێرپەنجە وڵای هۆکارەکان زۆرە هۆکار یەکەم خواردنە کەش و ئاو هەواکەیەتی تپێنی بە جگەرەوە کێشانێر گەلە ئەم شتانەمی هۆکارە بۆ شێرپەنجە بەڵێ دووبارە خی گەورە شیفای با ئینشاءڵڵا و دەستان خۆش و دەستان سەرەتا بەخێراتتانەکەم وڵای دایکم لە تقریبی لە جژنەوە ئەم نەخۆشی گرتووە ترام و مانگەیەنینەوە بۆ دەرزی و ئیتر ئێسەر ئەمڕۆ بڵێن وەتی دەرزەکەیت چیت هەیە بۆ نەخۆشخانەی هیوا بۆ کارمەندان بۆ پزیشکان وڵی هەمویان باشنی ئەنیار وەکو نەخۆش معمەلۆ لەگەڵا ناکەن وەکو خێزانێکن هەمویان لە ناوێکاو تر زۆر ڕازین لیان وڵا لاشیان ساغ بێ زۆر باشن ئەمین ئینشاءڵڵا دەشی هەموو لە حسابی و خۆی گەشت فای نەخۆشەکەی وەش بە تا چەند گرنگە لایانی دەرونی کە لایانی دەرونی ئەم نەخۆشە بەرز ڕابگیرە بۆی خوا نەخواسە لایەن دەرونیەکە دەبێتەوە کاریەوەی کە نەخۆشیەکە زاڵ بێ بەسەری وڵی بە تەکید ئەگەر لایەنی دەرونی و کتۆڵی کەم بێت ئەوە زۆر تەسیری تێکا و ڕاستەخوا مەناعیتە ئابەزێ بەڵام لێرە بە شێوەیەکی گشتیە تەعاملیان لەگەڵ نەخۆشە زۆر باشە و لایەنی دەرونیان بەڵێ بەرەو هەڵکشان ئەڕات زۆر باشەوە بەڵ دووبارە خۆی گەورە شیفای بە ئینشاءڵڵا دەست خۆش بێ و زۆر سوپاس عزیزمان دەکەم تا حدێ باشترە دەرمانەکان لە ئێستادا دەرمانەکان تقریبان باشترە زۆربەی باسی نرخەکەمان بۆ بکەی هەیەە بەچەند نرخەکانیان زۆر گرانە دەرمانەکان عادەتەن هۆرمۆنیەکان یا دەرمانە کیمیایەکان عادەن دەرمانەکان گران بەهان نرخەکانیان لە ئاسیستانی نانیارە ڕێژەیەک هەیە مەسەڵەن بڵێ دەرمانێ بە ئەوەیە مەسەلەن بە ئەو ناخەم لێرێ نرخێکی گرانە نرخی هەیە بەڵێ هەیە بە 10 ملیۆنە هەیە بە 8 ملیۆنە هەیە بە 20 وەرەقیانی تقریبان بە 3 ملیۆن ئاوایە ینی دەرمانێ بە 3 ملیۆن بەڵێ بە 3 ملیۆنە بەڵێ دەرزیە دەرزی کیمیاویە بە 3 ملیۆن بەڵێ بە 3 ملیۆن لە قودرەتی هاوڵاتیان نیە نەوەڵە نەخۆش ناتوانێت شتانە بکڕێ نەخۆش ناتوانێت دەرمانانە بکڕێ دەرمانانە بامی بە لە ڕێگەی حکوومەتی هەرێم و یا لە ڕێگەی کۆمپانی هینەکانی ژێرپەنجەوە کۆمەکی ژێرپەنجەوە دەرمانەکان دابی نەکرێت بۆ خستخانیوە چیتر پێویستە بۆ نەخۆشخانە هیوا بکرێت بە تایبەتی لە بابەتی دەرمانە چی بکرێت بۆ ئەوەی گرفتەکە کەمتر بێتەوە یان کەم دەرمانێکە کەمتر بێت وڵی تر داواکاری لە بڵێن حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستی بتوانێت ینی دەرمانەکان دابینکان نەخۆشەکان زۆرن بەڕاستی لە ڕێژێکی زیاد لە حەدی خۆیەتی نەخۆشەکان دکتۆر ئەگەر ڕەفەکان لە پشمانەوەیە یەکێ لەو دەرمانانم پێ بڵێ کە نرخێکی بەرزی هەبێ کوامەیە کوام جۆرەیە دەرمانانە زۆربیان لێرە نین دەرمانەکانی ئەو دیو لە کیمیاکانە زۆربەی گرانەکان بەڵێ ئەو دیوە لەم ژوورە پێم خۆشانە لەگەڵ کامێرامانەکەم بۆ ئەوەی بەڕاستی هەمووان لە معاناتی نەخۆشخانەی هیوا تێ بگەین و تەنانەت پێویستی حکوومەت و تەنان خێرخوازانیش بۆ کۆمەکیکردنی ئەم بەشە کە بەشی دەرمانە یەکێک لە بەشە سەرەکیەکان کە کارمەندێکی زۆر ببوورە دیارە شوێنەکەشیان بچووکە ئەمەشێکی دیگە لە گرفتەکان کە گرفتی بینایە یەکی لەو دەرمانانی کە نرخێکی بەرزی هەیە کوام دەرمانەیە بێمان خۆش دەرمانەیە دەرمانان نرخەکەی زۆر گرانترە لە توانای نەخۆشانیە بیکرێدەم ئەمە تقریبا زیاد لە 4 ملیۆن 5 ملیۆن زیاترمانە بەس ئەمە یان بەتەنیا بڵێ خۆی بەس ئەم کارتۆنە بچووکە بە 4 ملیۆن هەشمانە گرانترە هەشمانە بە 8 ملیۆنە 8 ملیۆن یعنی دەرمانمانەیە بە 8 ملیۆن زۆر گرانترن ئەمانە دەرمانانە زۆر گرانترن هاچێتە نزیکی 6 ملیۆن 7 ملیۆن زیاتر بەس ئەم بەڵێ سەرەکانیان خەیاڵیە بەڕاستی بۆچی جۆرە نەخۆشی ئەوە بوون زۆربەی کیمیاک بۆ نەخۆشی سەرەتانەکانە بێت ئەمە دەرزیە یان چیە ئەمە حەبە بەڵێ حەبە 8 ملیۆن 8 ملیۆن بەڵێ توانای نەخۆشانیە بیکرێت
پارەی ساڵێکی دوو فەرمان بەرەجە ناکەڕێەوە دەرمانە نامیدان لە کۆمەکی شێر پەنجۆ دابینەگرێت دەرمانەکان زۆر گرانن بەڕاستی بەڕاستی ئەمە بۆی ئێمە ئاماژی پێکەین بۆی خەڵک لە معاناتەکە تێبگای ینی ئێستا دەرمان هەیە یەک ئەو بەشی چەندێکەکەەوە 8 میلیۆن بەشی یەک مانگەکە یعنی بۆ یەک مانگ بێ 8 میلیۆن ئەگەر حکومەت یارمەتی دەرنەبێ نەخۆشخانەی وانە ئەگەر حکومەت یارمەتی دەرنەبێ و یا کۆمەکی شەرپەنجە نەبێ ناتوانم دەرمانە دابینکە بە نەخۆش ناکڕێ کاریگەری ڕاستە خۆشیە بێ خوا نەخواستە ئەگەر و دەرمانە بەکارنێنێ مەترسی ژیانی دروست نفسیەن نەخۆشەکە ینی بەتاقەتە بێ زیاتر وە کێشەی بۆ دروستە بێ بەڕاستی نە بە موچە دابینەکرێ بنەوە دەرمانە نەتوانێت هیچ کەسێک ژیانمەتی بات بەڕاستی ینی بەڕاستی دەرمانەکان زۆر گەرانە و لە حەد یعنی لە توانای نەخۆشانە بە هیچ شێوەیەک بەڕاستی ئیشەی پیشەی پزیشکی پیرۆزە بەڵام ئەوە دوو جا پیرۆزە یاخوا سەرکەوتوو بن و خی گەورە جەزاتان باتەوە ئینشاءالله سەلامەتێکا زۆر سپاس دکتۆر گیان هۆبەی بەرپرسی هۆبەی دەرمان لە نەخۆشخانەی وە دۆخی دەرمان لە نەخۆشخانەکە دەچاست سەرەتا بەخێر بن وەک خۆتان ئاگادارن نەخۆشخانەی هیوایەکێکە لە گەورەترین سنتەرەکانی شێرپەنجە لە کوردستان و لە هەموو عێراقیشە بەڕاستی وەکو دۆخی دەرمان فترە نافترە فترە هەیە دۆخمان باشە فترە هەیە دۆخمان زۆر خراپە لە ئێستا توانین بڵین نزیکی مام ناوەندین بەڵام ئێمە بە حکمی ئەوەی ژمارەیەکی زۆر نەخۆشمان هەیە و زۆربەی دەرمانە تازەکان ئێستا بەڕاستی هەمووی دەرمانی گرانبەهان زۆربەی کات ئەو دەرمانانەمان لێ ئەبڕێ لەبەرەوە نەخۆش پێویستە کات مەجبور خۆی لە دەرەوە بیکڕێ یانجاریوە هەیە ئەسڵن دەرمانەکە لە دەری شەو دەست ناکەوێت ئەو کێشەمان بۆ دروستەکە و تەوەجوهە تازەکەش ئەوەیە کە ئێستا بەرەو دەرمانی بایۆلۆجی و بەرەو دەرمانی مەناعی ئەڕۆین بە حکمەوەی دەرمانی کیمیایەکان تەسیراتی جانبیان زۆر زۆرە بەڵام بەردەوام کێشەمان هەیە بەڕاستی بەتایبەتی لە دەرمانە تازەکانە دکتۆر بەگشتی وەکو پزیشکێک چی پێویستە بۆ نەخۆشخانەی هیوا بکرێت و کۆتا پرسیاریش بە دەرەجەی یەکەم لە پلەی یەکەمان شوێنەکەیە بەڕاستی شوێنی نەخۆشخانەی هیواوەکو مووقع گونجاو نییە هەم بۆ نەخۆش و هەم بۆ ئەم منتیقەیە کە نەخۆشخانەیەکی تیا بێت چارەسەری کیمیایی تیا بدرێ بە نەخۆش بۆ نمونە من وەکو کۆگای دەرمانەگەر باسی کەم کۆگای دەرمانەکەمان بەڕاستی بچووکە ئەگەر بێت و بڕی دەرمانی تەواو دەرمان هەبێ لە ناو نەخۆشخانەی هیوایە بە تەکید جێمان نابێتەوە جەناتان سێری قاوشەکانتان کردووە سێرەکی نەخۆشێکی زۆر بەردەوام پڕ قاوشەکان شوێنی وەستانی نەخۆش لە بەردەم کلینیکی دکتۆرەکانە شوێنێکی تەسکە قەرباڵێکی زۆر تەنانەت جاری وایە ناتوانانی بە ئاسانی هاتوو چۆشی تیا بکەیت بۆیە بە دەرەجەیەک بەڕاستی شوێن و دووش ئەو پێداویستیانی کە بۆ نەخۆشی شێرپەنجە پێویستن دەرمان تاقیگە تیشک هەموو ئەو بابەتانە ئەوکو دەرمانیش بە تەشی دەرمانە تازەکان بۆ ئێمە زۆر زەرورە چکە نەخۆش زۆر زۆر ئیسفادەیان لێکە خۆت بە ئێمە بناسێنی و پێمان بڵێ سەرەتای دەرکەوتنی نەخۆشیەکە کەی بوو و ئەلحەمدولیلا کە ئیسا دۆخی تەندروستی و باشە باسی تۆ قۆناغەمان بوو کەم دەستخۆشیتان لێکەم وڵای سەرەتا یعنی ساڵێکی پێچوو نەخۆشیەکەم هەر ناچی نازور بکەیت و دەترسامەم گوت نازور بکەم کە چوم نازورم کرد لە تەواریەکە وتیان ئەو نەخۆشی بڵێن بە کەسوکارمیان گوتیان ئەو نەخۆشیەتە کوڕ و مێردەکەم لە منیان نەشاردەوە منیجەم گوت یعنی چیمان بۆچی لێ مەشارنەوە خۆ دنیا هەر مردنە یعنی مردنێکمان لەسەرە لەخوا بەسیات بێ نەترسام خۆمدا دەستی یعنی خوای گەورە تر ئەوەی پێچوو چوون بۆ هین ئەنوەر شێخە بۆ لای دکتۆر بەرهەم کتی نەخۆشیەکەت ئاوایە و ئەبێ یەکەم جار بە زەڵاتە دەست پێ بکەیت و دوایی بە برنج و شلە کامیان هەڵەگری منیشتم دکتۆر باسی چیم بۆکەی بەخوا پەتێ هین هەڵواسە ملمی پێوەکەم هیچ لە هیچ ناترسم وتی چوار دەرزی پێش حەمەلاتە چواریش دوای حەمەلاتە حەمەلاتەکەی بۆ چوار دەرزیم کرد پێش حەمەلاتەکەی دوایش دوای حەمەلاتەکەی بۆ کردم کە عملیاتەکەی بۆ کردم دکتۆر بەرهەم یعنی شکل لەخوا بە زیاد بێ سەرکەوتوو بۆ حەمەلاتەکە و دوای حەمەلاتەکەش چوار دەرزی ترم کرد ماوەی چەندێک بوو کە نەخۆش کەوتی و چارەسەر وەرگرکەی چەند ساڵە بێ کە نەخۆشیەکە و دوای حەملاکە چارەسەر وەرگر یعنی نەخۆشکەوتن بۆ
ئەمەلیاتەکە ماوەکەی چەند بوو؟ وڵی ناگاتە 3 ساڵ و ئەوانە لەخوا بە زیاد بێ ئێستا بە تەواتی سیتیسکانشتم کردو تۆشکر لەخوا بە زیاد بێ نەخۆشیەکەم تێپەڕاندووە. کەواتە پەیام چییە بۆ ئەو کەسانی کە لە ترسی ئەوەی نەخۆشیەکەیان لێ دەرنەکەویان نەزانن کە ئەو نەخۆشیانە ئامادەنی پشکینن کە نەترسن ئەم نەخۆشی ئیشەڵا ئەگە ترسن نەبێ ئەتوانی بەسەریا زاڵ. ئاز بەخوا ڕۆژێکیان نەخۆشە هات بۆ هیواکتی کۆت چییە؟ ئاهانەی دەزانی ئەوە نەخۆشیەکە ترسا کتم لەخوا بە زیاد بێعنی ئەو نەخۆشیە خەڵکانی هیوا هەمووی باشن و ڕێکوپێکن بەخوا یعنی تێپەڕێنی ئەوە نییە کە لێ ترسی. ئەجا دایمە هاوکار و پشتی خەڵکە گرماڵم نەخۆشیەکەەوە نییە لەخوا بە زیاد بێت تێپەڕێنی دایمە پشتیان یعنی هوران دەدەمێت. تا چەند گرنگە کە زیاتر و زیاتر ئیش لەسەر خۆمان بکەین وە هەوڵ بین لە ڕووی معنەوی و خۆمان بەرز ڕابگرین نەفسێتی خۆمان بەرز ڕابگرین و نەفسێت و دۆخی دەرونی خۆمان دانەڕوخین. خۆی سەرەتا دایمە دەبێت ڕوو لە دین بیت و دایمە یعنی پشت بۆ خۆیان گەورە قایم بکەی. اینجا یعنی دایمە قەت هورەت بەر یعنی نەڕوخێت پشت و پەنات قایم بێ بەخوای گەورە نەترسی دەجا پێشوەختە یعنی فەحسی خۆ بکەی بزانی چیتە چی نییە. ئەو کاتە یعنی لە ئەوە مەترسە بڵێ ئەوەمە لە خەسخانەی هیوا بترسیت بترسی بچی بڵێ بدەم بم بۆ خەسخانەی هیوای وا ڕوحیە چێ ئەڵم وا تێمەگەن خەستەخانەی هیوا بەخوا من کا چوومە لە دەرگای شووری هیوا چوومە شوورەوە چوومە لای دکتۆرەکەم بتم نەخۆش نیم بە هەر هەموو یاماتەکەم کارمەندانی هیوا یعنی ئەڵم هەمووتانم خۆشەوێن دایمە دەستیان لە ملەکەم هینە دکتۆرەکەم بەخواڵم بەقەر هەموو دنیام خۆشەوی. خۆم دکتۆر ڕەوەز و دکتۆر گۆڤارم نەخۆشی ئەوم زۆر دەستخۆشیان لێ یەکەم زۆر سپاسیان دەکەم یعنی یەک بەیەکیان تا چەند گرنگە حکوومەت گرنگی بەم زیاتر بەم خەستەخانەیە بە فراوانتری بکە گەورەتری بکە دەرمانی زیاتی بۆ دابین بکە. وەڵام من هیوادارم لە کەسانی سەرمایەدار و دەوڵەمەندان و خەڵکانی کەوەی هەیە یارمەتی خەستەخانەی هیوا بن ئەگەر بە دینارێکیش بێت یعنی حەزەکەم. جەناب بوو باسێکم لە نەخۆشیەکە بە ئام بۆ بکەیلەوەی کە کەی بوو هەواڵەکە زانی چۆن ڕوبەڕووی نەخۆشیەکە بوویتەوە و تا چەند شکوو بووی لەسەرم بەسەرکردنەوەی خۆی گەورە. دەستان خۆش بێ پێشەکی بە خەراتتانەکە ماندوو نەبن هەموو لایەکتان. من لە ساڵی 2021 سەردانی تاوەری تەندروستی سمارتم کرد بۆ لای کاک دکتۆر عەبدولواحید بە مەبەستی پشکنینی غودە چوومە ئەوێ ئیتر لەوێ بۆ پشکنینی خۆم سۆنەرێکشم کرد کە سۆنەرەکەم کرد وتیان تۆ شتێکت هەیە کەوتمە ئەوەی هێشتمیانەوە و زەرع و ئەوانە لە دوای نەتیجەکە هاتەوە الحەمدولله ئێمە ئەنیە بێ شکر بین خوای گەورە چی لەم ژیانە بۆ دانابێتی ناگۆڕێ ئیتر کەوتمە ئەوەی ئێمەلیاتم بۆ کرا دوای ئەوە کیمیاییم بۆ کرا دوای کیمیایەکە تیشکم وەرگرت ئێستش الحەمدولله ینی تا ئێستا زۆر وەزعم ستەیبڵە و هیچ کێشەیەکم نییە بەس عیلاجی هۆرمۆنیم هەیە لە ئێستاە. سوپاس بخواکەواتە ئێستاکێ ئەمە پەیامێکی باشە کە توژبوو بە نەخۆشی شێرپەنجە مانای کۆتایی دنیا نییە بۆچی پێویستە لەو قۆناغا بکرێت. نەخێر الحەمدولله ینی منش خۆشم سەرەتا بەڕاستی خۆی بتەوێنێتەوە ئەم حاڵەتە شتێکی قورسە هەموو کات کە IBC سەرەتا هەموو کەس وا ئەڵێ قورسە بە زوانیە یعنی باوەڕکە ئێستا بیری لێ ئەەکەم وەڵام خۆزگە ینی بۆ شێوەیە ئەو مدەیەشم تێنەپەڕانایە چکە خوای گەورە شتێک ئەدا بەسەرە ینی ئیندا هێزێکشت پێ ئەبەخشێ سوپاس بۆخوا من زۆر بەهێز بووم هەتا ئێستش بگرە زۆربەی کاتەکان هەر بە تەنهایم عیلاج و پێویستیەکانی خۆم لە خەستەخانە وەرەگرم و ئەگەڕێمەوە ماڵەوە و ینی شتێک نییە بڵێ کۆتایی دنیاە سەرەتای دەستپێکردنی ژیانە بەڕێی من چونکە زۆر ینی ژیانت ئەگۆڕێ لە دوای ئینشاڵڵا ئەو نەخۆشیش کەفالەتە لە هەمان کاتە باسێکی نەخۆشخانەی هیوا بۆقی تا چەند نەخۆشخانەی گرنگ بەنسبەت جەنابەتەوە و تا چەند گرنگە حکومەت زیاتر گرنگی پێ با و فراوانتری بکە و دەرمانی زیاتی بۆ دابین بکە. وڵی بەنسبەت خەسخانەی هیواوە بگرە ماڵی دووەمی هەر هەمومانە چکە کە سەرەتا ئەم نەخۆشی ئەگریت بەنسبەت ئێرەوە تەنها عیلاجی کیمیایەکەش لێرە وەربگری بۆ ئێمە زۆر یعنی لەوانەیە نەتوانێت ئینسان لە مەرحەلەیەکی ئەوە یەک جەلسە کیمیایی وەربگرێت چکە عیلاجەکان قورسن لە دەرەوە گرانن ناکڕێ ئێرە بەنسبەت ستاف و کارمەندان و دکتۆرەکانی ئێرەوە زۆر یعنی نمونەی دەستخۆشیان لێکەم هەموو کار یعنی هاوکارمانن لە بەسیترین شتە. چی پێویستە
بەڕاستی لەگەڵ نەخۆشانی هیوا بکرێ بەتایبەتی کەسێک کە سوکاری نەخۆشی هیوایە بچۆ مامەڵێک ئەم نەخۆشە. بەخێر بێن طبعاً من کارمەندی بەش چارەسەری سروشتیم لە نەخۆشخانەی هیوا ئەو ینی خەستەخانەی هیوا و هەموو نەخۆشەکان پێویستیان سەرەتا بەوەیە کە بە چای بەزەیی سیر نەکرێن بەڕاستی چونکە توشبووی شێرپەنجە توشبوویەک نییە کە لە ژیاندا ببڕێت تەنها قۆناغێکی نەخۆشیێکی توندا تێ ئەپەڕێن و ئینشاءڵڵا چاکە بێتەوە یعنی مامەڵەکردنیەکی دروست لەگەڵ کەیسەکەیە بەقەت چارەسەرەکان سوودی هەیە بۆ نەخۆشەکە دوو لە ڕووی پێداویستیە تەندروستیەکانەوە وەکو دابینکردنی چارەسەر بۆ ئەو گرنگترین شتە و زایدەن شوێنێکی مانەوەی باش کە تیا بتوانێت ینی بە دەروونێکی ئاسوودەوە چارەسەرەکانی وەربگرێ ئەوە زۆر گرنگە بۆ توشبوانی شێرپەنجە بێگومان خێزانێک کە توشبووی شێرپەنجەی تیاابێ خێزانێکە کە لە ڕووی دەرونی لە ڕووی مادی تقریبن زۆر زەرەرمەندە هاوکاریکردنی ئەم خێزانانە ینی بە پاڵپشتێکی دەرونی بێ بە ینی یارمەتی مادی بێ ینی هاوکاریکردنیان بێت لە ڕووی ئەوەی جاری وهەیە مەسەڵەن دایک و باوکی مناڵێک یەکێکیان لێرێکیان لە ماڵەوە ینی بە تەواتی ژیانیان تێکەچێ ئەگەر کەسێک بتوانێت لەم ڕوانەوە یارمەتی خێزانەکان بات بێگومان خێرێکی گەورەی کردووە ینی یارمەتێکی گەورەی کردووە. نەخۆشخانەی وا پێویستە چیتری بۆ بکرێ بۆی زیاتر بەرەو پێشەوە بچێ و چی پێویستە لەوەی کە لە ماوەی ڕابردوودا لەو چ حکوومەتیش کە تا زۆر نەیتوانی بێ یان ویستی بێ خزمەتێ بکات پێویستە چی بکرێت؟ بێگومان هیوای گەورەترین پێویستیە لە ئێستا بۆ توشبوانی شێرپەنجە ئەگەر هیوای گەورە بکرێ و کاتە نەخۆش لە شوێنێکا چارەسەروەگرێت کە یارمەتی دەرەبێ بۆی چانسی چاکبوونەوەش باشتر بێ و زایدەن ئاسوودەترە بێ نەخۆش سنتەری دەستنیشانکردنی پێشوەختە گرنگترین شتێکە هەموو ینی تاکێکی کۆمەلگا پێویستێتی چونکە ئەوە ئەگەرەکانی توشبوون زۆر کەمەکاتەوە ئەگەر کەسێکیش توشبوو بێ تێچووی چارەسەرەکان زۆر کەمەکاتەوە ئەوە دوو پێویستی گرنگن کە پێویستە حکوومەت یعنی ئامادەکاری بۆ بکات و بە زووترین کات بیکە و زائیدەن نەخۆشخانەی هیوات طبعاً پێویستی بە پێداویستیە پزیشکیەکانە بە ئەجهیزەیە بە دەرمانە ئەوە شتە سەرورانن کە هەموو نەخۆشێک لێرە پێویستێتی بەکاری دەهێنێ وەکو ئاهەنگی خجیلان سازکرا بۆ وانەی کە نەخۆشەکەیان تێپەڕانوە ئینشاءڵڵا ئەمە هەنگانە زیاتر بێت و چاوەڕوان دەکرێت کە ژمارەکەش زیاتر بێت ئەوانەی کە چارەسەوەرەگرێت. الحەمدولله ڕێژەی چاکبوونەوە زۆر باشە خۆشبەختانە ئەوانەی ئەمڕۆ لێرن زۆرترینیان چاک بووەوەن ئەمەش خاڵێکی ینی جێی شانازی و دەستخۆشیە کە ینی خاڵێک بێکە وەکو هاندانێک بێ بۆەوەی کە هەر کەسێک دووچاری شێرپەنجە بوو نەترسێ و یەکسەر دەست لە ژیان بەرنایان چکە ئەمە تەنها قۆناغێکە تێپەڕە و جارێکی کە وەکو کەسێکی ئاساییەوە ناو ژیان و دەست بە ژیانی ئاساییەکەیتەوە. جەناب و باسێکی بۆکەی کەی بووکە هەواڵەکە زانی کە نەخۆشی وە چەندێکی پێشوو تا الحەمدوللا تێپەڕە. بەشێکی بەخێراتمتان ئەەکەم دەستخۆشتان لێەکەم من 2023 بوو بە نەخۆشیەکەمە مزانی تر دوای کە زانیم بە نەخۆشیەکە سەردانی نەخۆشخانەی سمارتم کرد بۆ لای دکتۆر عەبدولواحید لەوێ یەکسەر بڕیاری عەمەلیاتی بۆیان و چارەسەر وەربگرم. ئەوەی کە باسەکری هەندێک جاڵە نەخۆشخانەی هیوابی تر خەڵک بە بەزەیەوە سەیرەکە بەڕاستی پێویستە بە بەزەیەوە سەگەیان بێ ڕێزیان لێ بگرین و هاوکاریان نا بەعکسەوە ئەسڵەن ئەوەی کە بێتە نەخۆشخانەی هیوا بێ ورە وەرگرێت ماشەڵڵا الحەمدوللا نەخۆشەکانی نەخۆشخانەی وا هەمووی ورە بەخشن هەموویان بڵێن ورەیەکی زۆر باشیان هەیە قەت پێویست ناکا بێ بۆ نەخۆشخانەی وا خەفەت بخۆی من هەر پێکەنینەوە ئاهاتم. تا چەند گرنگە کە بەڕاستی ئێمە کاتێک کە تووشی نەخۆشیێکی هاوشێوە بیت شکور بین لەسەری و قەناعەتمان نەبێت و سابر بین. وڵا الحەمدوللا سپاس بۆ خوا من یەکەم دەقە کە پێم زانی شکری خوام کرد کە خۆم نەخۆشی دکتۆر ڕێبازم زۆر دەستخۆشی لێ یەکەم بەڕاستی نمونەیە دکتۆرێکی نمونەیە بۆ نەخۆشەکانی وتی چۆن ئەدبینم ئاوایسە پێکەنی ئینشاءڵڵا تا سەر هەر بە پێکەنینەوە ئەدبینم هەرواش بۆ الحەمدوللا. واتە لایانی دەرونی زۆر گرنگە زۆر بە تایبەتی چواردەورەکەت چواردەور زۆر گرنگە بعضێ کەس هەیە ئەڵێ ماڵەوەمان هەمووی ئەگری و شیوەنەکە و ئەمانە من ئاسڵەن یەک فرمێک نەهاتووە بە چامە بۆی چواردەورەکەشم خەفەت نەخۆن نەمهێشتووە کەس یەک ڕۆژ یەک شەو کەس لە لام بخەوێت بەڵێ دەرزیەکان قورسە عیلاجەکان قورسە بەزە بێ خۆت ورە بێ بۆ خۆت. دووبارە الحەمدوللا کە جەناب و ئیسا چارەسەر وەرگرتووە باسێکی ئەوم بۆ بکە کە بەڕاستی ئەو خزمەتانی نەخۆشخانەی هیوا کردوێتی چیتر پێویستە حکومت بۆ نەخۆشخانەی هیوای بکە بۆی زیاتر لە خزمەتەکانی بەردەوام. بەڕاستی زۆر شتی پێویستە خستەخانەی هیوای بۆ بکرێت بەڵێ عیلاج هەیە بەس زۆربەی کات عیلاجی بەعزێ نەخۆشی هەیە نییە عیلاجەکان گرانن زۆربەی کە نەخۆشەکان بڵێن تو لە توانایانە نییە و عیلاجانە بکڕن هیوادارم ئاوڕێکی جدی لە نەخۆشخانەی هیوا بدرێتەوە.
جەناب ئێستا مانگانە چۆنچۆنی سەردانی نەخۆشخانەی واقعی بۆی پشکنینە بۆ بکرێیان تەواو تەکیمیان تەواو ئەو قۆناغانەشت تێپەڕانوە الحەمدوللا من تێپەڕانوە بەس کە تێپەڕاندووە تر ئەوە نییە بڵێ تر تەواو ئەبێ وازبێنی لەژێر چاودێریین مانگانە بێ دوو مانگجارە سێ مانگجاری فەحس و فحوساتمانەیە بۆمانەکە. تەنها لە مانگی ڕابردوو داواتە مانگی یەک نزیکەی 300 کەس وەکو نەخۆشی نوێ لە نەخۆشخانەی هیوا ناویان تۆمار کراوە و لە ساڵی ڕابردووشدا 3000 نەخۆشی نوێ لە نەخۆشخانەی هیوا وەرگیراون کە نیوەی ئەو ژمارە لە دەرەوەی پارێزگای سلێمانیە. لە کۆتاییدا دووبارە سوپاسی خی گەورە دەکەین کە بەشێک لە توشبوانی شیفادا و ئێستا نەخۆشەکەیان تێپەڕان و لە هەمان کات دوعا نزایان بۆ دەکەین بۆ ئەوانەی کە تا ئێستا چارەسەریان کۆتایی نەهاتووە و نەخۆشەکەیان تێنەپەڕانوە و داوا لە خواشەکەین ئەو کەسانەی کە توش نەبن و ئەم نەخۆشیە کۆتایی بێت تا بەرنامە و بێگەیشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سوپاتە زایان ناکەس.